a big boy. I'm just a kid who's 4. Each day I grow some more. I like exploring. I'm Caillou. So many things to do. Each day is something new. I'll share them with you. I'm Caillou. My world is turning, changing each day. With mommy and daddy, I'm finding my way. Growing up is not so tough, except when I've had enough. There's lots of fun stuff. I'm Caillou. Caillou, Caillou, I'm Caillou. That's me. کێ ئێوێ گوێ لە چیرۆکێ بگرێت؟ ئایا ئەمە ئەو چیرۆکەیە کە ئەتانوێ بۆتان بخوێنمەوە؟ دەبی خوێنەرەوە دایە گەورە. با بزانم چیرۆکەکە ناوی چییە؟ چاکە، ناوی چیرۆکەکە ئەمەیە. گۆرە وێبوونبۆکەی کایۆ. من گۆرەیەکەم لەوێ دایکە. کایۆ یەکسەر تاکێکی گۆرەویە پەسەندەکەی دۆزیەوە. بەڵام تاکەکەی تریشیان ویست. کایۆ نەیتوانی تاکەون بۆکە لە ژوورەکەی خۆیان بدۆزێتەوە، بۆیە بە ناچاری چوو ژووری جشنەکەی بۆ بگەڕێ. کایۆ وتی ڕەنگە گۆرەوەکە لە ئامێری جشنەکەیە بێت، بەڵام باڵای نەیەگەیشتێ تەماشای بکات. بڕیاریا بچە کورسێک بێنێت. کایۆ هەوڵەیە دەرگاکە بکاتەوە، بەڵام ناکرایەوە. ئەمەش تۆزێ ترسناک بوو. کایۆ، کوڕم، ئەوە تا لێرەم، مەترسە. بابا ئەم دەرگایە ناکرێتەوە. هەر ئێستا دەرتێنە مەبینی. وابزانم میلەکەی دەرگاکە کەوتۆتە ئەو دیوەی تۆ وانیە کایۆ؟ بەڵێ وایە باوکە. باشە، نەکەوتۆتە ئەم دیوەوە، بەڵام ئەبێ بێواشی چاچی بکەمەوە. زۆر باشە کایۆ. خەریکی چی بووی لێرە؟ بۆ گۆرەیەکەمە گەڕام باوکە. ژووری جشنەکە گەڕایت؟ با بەیەکەوە بگەڕین باشە؟ باشە. دایە ئەم بەیانیانێ جلی خسە سەرەوە، ڕەنگە گۆرەوەکە و لەسەر قادرمەکان کەوت بێ. ئەمەوێ سەیرینەوە ئەمێنە جشنەکە بکەم. زۆر چاکە، با تەماشای بکەین. گۆرەوەکە و دیارە؟ نەخێر. دیسان بیرم چۆ دەرگاکە دابخەم. دیسانەوە. هیچی تیان نییە؟ هیچی تیا نییە. هیچی تیا نییە. دەی باشە، باوچین گۆرەوەیەکی تر بدۆزینەوە. ئێستا قاچەکانە سەرمایانە. بەڵام من حەزم لەو گۆرەویانێ باوکە. دوای ئەوەی جوتێ گۆرەیمان بۆ دۆزیتەوە، ئەتوانی یارمەتیم بەی میلی دەرگاکە چاکەینەوە باشە؟ وا دیارە دیسانەوەیکی دەرگاکەی داخستووە. ئاز دەکەم لەوێی؟ هێی! با بێ کۆمانیکەین؟ دایکە! دایکە! کایۆ ئەم جاریان نەترسا، چونکە باوکی لەگەڵ بوو. ئۆ ئازیزەکەم لەوێن؟ ئۆ نا، میلی دەرگاکە هاتە دەرێ. باوکی کایۆ بە دایکی و چۆن میلەکە بخاتۆ جێ خۆی. زۆری پێ نەچوو دەرگاکەی کردەوە. وا باشترە پێشەوەی کەسێکی تر لە ژوورۆ گیر بخوا دەرگاکە چاپ بکەم، ئەچم سنووقی کەلوپەلەکانێنم. گۆرەیەکە و چی لێ هات؟ وەنم کردووە دایکە. ئێستا هەواڵێکی خۆش تێمێ. سێری ناو سەبەتەکە بکە. کاتێک کایۆ هەردوو گۆرەکەی لە پێ کرد، دەستی کرد بە یارمەتیدانی باوکی کە خەریکی چاکردن دەرگاکە بوو. مناڵینە کاتی چیرۆکە. ئەمێ بێمە بینتانۆ بۆ ئەوەی هەمومان چامان لە کتێبەکە بێت. ئێستا ئەتوانین هەمومان ببینین. چیرۆکەکە باسی چیەکە؟ بەسەرهاتێکی نوێی کایۆیە. ناونیشانەکەی ئەڵێت کایۆ ئەچێ بۆ ئیش. کایۆ زۆر خۆشحاڵ بوو چونکە لەگەڵ دایکی ئەچوو بۆ ئیش. یەکەم جار ئەبێ بەم دەرگا خولەوەیەدا تێپەڕین. من ئەتوانم سەیرم کە. زۆر چاکە بڕۆ، بەڵام بیرێ نەچێ لەو لاوە بچیتە ژوورێ. دایکە؟ ئەی هاوار، دەی پاڵنێ کایۆ. ئەمە جارێکی ترش بیکەم. کایۆ لەو پێشتی وای نەبینی بوو. دەنگی سێرسەیری ئەبیست.
خەڵکی زۆریشی بینی کە لەو پێشنەی بینی بوون. کایۆ ئەبێ تۆ کایۆ بیت. خۆشحاڵم ببینینە. بەخێر بی بۆ فەرمانگەکەمان. کایۆ هاتووە ئیشکە. واو دەی کایۆ ئەمە شوێنی تۆیە. حەزەکەی چی بکەی؟ ئیش دایکە. کایۆ وای ئەزانی ئیشکردن ئەوەیە کە لەسەر کاغەزەکان شت بنووسێت. من ئەتوانم ئەمە بکەم. تەواو بوو. سێرکە دایکە. زۆر جوانە کایۆ. یەک دەقە بۆستە؟ تەماشەکە دایکە. ئەمە تۆی، ئەمە باوکمە، ئەمە ڕۆزیە و ئەمەش منم. هانێ بۆ تۆ. زۆر جوانە کایۆ. سپاس. ئیشێکی زۆر باشی کردووە. ئێستا یاری بکەین. ئێستا ناتوانم کایۆ. تۆزە ئیشمەوە ئەبێت تەواوی بکەم. بۆ ناچی وێنێکی تر بکێشی؟ جۆنی وەرچە. ئیشەکەی دایە زۆری پێچێت. زۆر ناخۆشە. هێشتا کارەکەم تەواو نەبووە، بەڵام شتێکی خۆشم پێ بۆت. ئەها ئەلو، جۆنی باوکە. من کایۆم. لەگەڵ دایە ئیشەکەم. ئیشەکەم. ورچەشم لەگەڵا. خۆشم ئەوێت باوکە. بای. ئەڵێ چی نانی نیۆڕۆ بخۆین؟ کایۆ و دایکی پێکەوە نیۆڕۆیان خوارد و لەگەڵ ورچەکە سەیرانێکی خۆشیان کرد. بۆچی وێنەکە و بە بۆردەکەمە هەڵ ناواسیت بۆی هەموو کەس بیبینێ؟ زۆر چاکە. با من هەڵی واسم. واو زۆر جوانە. هێی باوکە. دەی باشە دوایی لە ماڵەوەتان بینم. کەواتە ئەمە شوێنی کارەکەی دایکمە. زۆر ڕاستە. کایۆ زۆر حەزیە کرد هەرچیەک لەباری فەرمانگەکەەوە زانێ بۆ باوکی باس بکات. بۆستا با فێرت کەم. دەرگاکان زۆر قورس بوون بۆیە باوکی چوو یارمەتی بات. بۆی بتوانی پاڵ بەم دەرگایانەوە بنێ ئەبێ زۆر بەهێزبی. ئەزانم. کایۆ ورد و درشتی ئەو ڕۆژی کارکردنەی بۆ باوکی گێڕایەوە. منەڵێم با نەخێر منەڵێم نەخێر. ئەوە دیسان شەرتانە؟ باشە بۆز لە شەڕنایەن و بێن گوێ لە چیرۆکێکی تری کایۆ بگرن. سەیرێ مەکەن. لەواچە کایۆ کلیمەنتێنیش خەریکی دەمەقاڵێ بن. چیرۆکەکەی ئەمڕۆ باسی دەمەقاڵەی کایۆ کات. کلیمەنتنی هاوڕێی کایۆ ئەهات بۆ یاریکردن لەگەڵیا بۆیە کایۆ یاریەکانی ئامادات. کایۆ کایۆ وەرە خوارەوە کلیمەنتەین هاتووە. سڵاو وەرنە ژوورەوە فەرموو. وەرە ژوورێ. سلااو. تۆ کچێکی عاقڵی کلمنتەن. بۆ خۆتان بەخۆشی یاری بکەن. بەڵێ باشە دایە. دڵنیام هیچ کێشەیەک دروست ناکەیت. نەخێر دایکە. هیچ کێشەیە دروست ناکەن. وەرنە ژوورەوە دەی. هێی واو یەک دنیا یاریت هێناوە. کایۆ ئەیویست لەگەڵ کلیمەنتن یاری دیناسۆر بکەن. ئەیویست پێی بڵێ بۆ خۆیان خانوویەکی یاری بە کەرەسەکانی ئەو دروست بکەن. با یاری خێزان بکەین. منە بم بەدایە تۆش ببە بە بابە. کایۆ بە هیچ جۆرێ حەزی لەم بیرۆکەی نەبوو. من ئەمەوێ یاری داینەسۆر بکەم. تێدی ورچ و کەرۆشکە بچکۆلەش ئەکەین بە مناڵی خۆمان. ئەو تێدی و کەروێشکە هی منن بمەرێ. کایۆ حەزی ناکرد هیچ کەسێک بەبێ پرسی ئەو دەستکاری تێدی ورچ و با کەروێشکەکەی بکە. ئاهەنگێکی تا خواردنەوەیان بۆ بگێڕین وەرە دانیشە. بمەرەوە هی منن بمەرەوە. بێمانامە بەکایەوە دانیشە و بە جوانی یاری بکە. نامەوێ بە جوانی یاری بکەم. نامەوێ. چی بووە؟ من نامەوێ یاری خێزان بکەین. ئەمەوێ یاری داینەسۆر بکەین. ئێ باش ئەتوانین داینەسۆرەکانیش بکەین بە مناڵی خۆمان؟ کایۆ بە هیچ جۆرێ ئەم بیرۆکەی بەدڵ نەبوو. نامەوێ ئیتر یاری لەگەڵا بکەم. ئیتر من تۆم خۆش ناوێت. دایکە! ئەوە چی بۆ کایەوە کلیمانتەین لەکوێیە ها پێم بڵێ. من کلمەندەنم خۆش
خۆش ناوێت تێدی و کەرۆژگەکەی منی بردو بۆ خۆی. با بزین چۆن چارەسەریەکەی باش؟ ئەتوانین هەمومان داوای لێبوردن لە یەکتر بکەین. ببوورە کایۆ. نۆرەی تۆیە کایۆ. ببوورە کلیمەنتن. هەموو وەرنەژوورەوە. بێلی براگەورەی کلیمنتن پاڵەوانی یاری بەیسبوڵ بوو. کایۆ هەمیشە بە بینینی زۆر دڵخۆشە بوو. جۆنی بێلی. چۆنی کایۆ حەزەکە یاریکەین؟ ئەیافرین تۆ یاریزانێکی زۆر باشی کایۆ. وەرن شەربەت خۆم ناڵینە. با پێشکەوتن بکەین. کایۆ تۆ کلیمەنتەی لە یاری بەیسبۆڵە زۆر باشن. ئەبێ بەم نزیکانە یاریەکی تریش بکەین. ئۆ زۆر باشە ئەبێت بێنە لەگەڵ تۆ کلیمەنتن یاری بکەمەوە. دوو سبەیش سێ سبەیش هەموو ڕۆژێک. ئامادە بن مناڵینە کاتی چیرۆکەکەیە. واو سەیری کایۆ بکەن. لەوا چترسا بێ ئەزانن بۆ؟ چیرۆکەکەی ئەمڕۆمان باسی خلیسکێنە گەورەکەی کایۆیە. کایۆ کاتێکی خۆشی لە گۆڕەپانی یاریەکەیە بەسەر برد. سەیرم کەن سەیرم کەن. جوو 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 من شەمەندەفەرم باوکە. جۆنی کلیمەنتن من یاری شەمەندەفەرەکەم. منیش ئەتوانم یاریکەم. کلیمنتن و کایۆ خەریکی یاری شەمەندەفەر بوون تا لە ناکاو کلیمنتن شتێکی بەخەیاڵە هات. حەزەکەی خلیسکێنە بکەین؟ بەڵێ. نا ئەوەیە نا ئەوی کەیان ئەوی تر. کلیمنتن ئاماژەی بۆ ئەو خلیسکێنەیە کرد کە مناڵە گەورەکان یاری لەسەرەکەن. بەڵام کاتێک کایۆ گەیشتە سەری زۆر گەورە و زۆر زۆر بەرز بوو. زۆر بەرزە. دەی کایۆ؟ وەرە کایۆ. ئەمە یەکەم جار لێرە یاری بکەم. بەم شێوەیە کایۆ کلیمنتنی قایل کرد کە ئێوەی لە جیاتی خلیسکێنە لە ناو بۆریەکان یاری بکەن. وا هاتم کردمی. وا درەنگە بێ کایۆ ئەبێ تۆزێکتر بڕۆین. ئۆ نەخێر. وەرە کایۆ. بەرزە. من ناترسم. تۆ یەکەم جار بڕۆ. وی زۆر خۆش بوو. دەی کایۆ نۆرەی تۆیە. ئای وای وای. دەی خلیسکێنە بکە کایۆ دەی زۆر خۆشە. دەی کایۆ. من ناترسم. بەڵام لە ڕاستیە کایۆ زۆرە ترسا. باوکە باوکە. کایۆ ئەگری ئەترسێ. من ناترسم زۆر ئاسانە. چییە کایۆ؟ ئەوە خلیسکێنەیەکی گەورە و ترسناکە. بەڵام لەوا چێ خۆشیش بێ. هەزانمە بێ چی بکەیت. بۆچی لەگە مناخۆ ناخلیسکێنی ها؟ دەی؟ یەک دوو سێ. کە خۆشە. کایۆ ترسا بەڵام کلیمنتن بەلای خۆش بوو. من هەر خۆم خلیسکێنەم کرد. منیش هەر خۆم چوومە سەرەوە زۆر ئاسان بوو. زۆر خۆشە. کاتیەوەی بچینەوە ماڵەوە کایۆ. هەر ئێستا یێمەوە. وی ئەتوانم یەک جاری تر باوکە؟ بەڵام دەرکەوت ئەمە هەر یەک جاری تر نەبوو.